دانیشتنی ژمارە 13 ئاسایی وەرزی گرێدانی یەکەم پاش تێپەڕبوونی نزیکەی 10 مانگ بەسەر هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە دانیشتنێکی ئاساییدا پەرلەمان متمانەی بە سەرۆک و جێگر و وەزیرەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا پیرۆزبایی متمانە بەخشین لەلایەن پەرلەمانی کوردستانەوە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگیری سەرۆک و وەزیرە بەڕێزەکان دەکەین و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین. لە سەرەتای دانیشتنەکەدا بە دەنجی 88 ئەندام پەرلەمان متمانە بە مەسرور بارزانی درا وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، هاوکات قوبات تاڵەبانی بە دەنجی 73 ئەندامی پەرلەمان وەکو جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان متمانەی پێدرا، دواتر تەواوی وەزیرەکان متمانەیان پێدرا و پاش متمانە پێدانیشیان سەرۆک و جێگر و وەزیرەکان سوێندی یاساییان خواردو. سەرۆک وەزیرانی کابینەی نوێمیش بەرنامەی کاری کابینەکەی خوێندەوە. بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکەتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکرەوەکان بگرم. لە دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان فراکسۆنی کۆمەڵی ئیسلامی دەنجی بە کابینەی نوێم نەدا. سەرۆکی فراکسۆنەکەش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئۆپۆزسیۆن بوونی ئەوان لە ئێستاوە دەست پێ دەکات، ڕاشی دەگەنێت دەبێ یاسا بەبێ جیاوازی بەسەر هەمووان جێبەجێ بکرێت و داواش لە تەواوی وەزیرەکان دەکات ڕێز لەو سوێند خواردنیان بگرن و جێبەجێی بکەن. ئێمە متمانەمان بەم کابینە نەدا و لێرەوە ڕای دەگەێنین کە ئۆپۆزیسیۆن بوونی ئێمە معارەزە بوونی ئێمە لێرەوە دەست پێ دەکات. کاتی خۆگە بەبیرتان بێ باسمان کرد کە دەبێ حکوومەتێک هەبێ لە بەرامبەر ئۆپۆزیسیۆندا، یعنی کاتێک ئۆپۆزیسیۆن دروست دەبێ لە بەرامبەر حکوومەتێک دەبێ. ئێستا کابینی نوێمی هەرێمی کوردستان هەیە، ئێمە ئۆپۆزیسیۆنێکی کارا دەبین، پشتیوان بەخوای گەورە ئۆپۆزیسیۆنێکی چاونەترس و چاودێرێکی چاوتیش بەسەر کاروباری حکوومەتەوە بەسەر وەزارەتەکانەوە، پشتیوان بەخوای گەورە نوێنەری ڕاستەقینەی ئەو خەڵکو جەماوەرە بەگشتی و بەتایبەتیش ئەوانەیە کە دەنجیان بە پەرلەمانتارەکانی کۆمەڵی ئیسلامی داوا دەبین. تەنها یەک داوا لە سەرۆکی حکوومەت و جێگر و وەزیری بەڕێزەکان دەکەم. ئێوە شاهێد بن لە میانەی کارکردیشدا دەبینەوە و خۆشم ئەزمونێکم هەیە خۆش نییە هیچ بڵێم، بەس ئەوەندە داوایان لێ دەکەم ئەو سوێندە کلێریان خوارد بەرامبەر بە پەرلەمان و بەرامبەر بە هەموو خەڵک ئێستا بینیوێتی، هیوادارم ڕاستکەن لەگەڵ سوێندەکەیان کە سێ بڕگەی تێدا بوو. یەک دڵسۆزی، هیوادارم دڵسۆزی خەڵکو و خاچی هەرێمی کوردستان بن و خەمی خەڵکیان بێ کە ئەم وشەیە زۆر دەگرێتەوە دڵسۆزی و پارێزگاریکردن لە یەکێتی گەلی کوردستان بەچی دەبێ ئەمە؟ بە دادگەری، بە خەمخۆری، بە دڵسۆزی، بە ڕاستەقینە و پاشان بەڵێنیان داوە و سوێندیان خواردووە کە ڕێز لە یاسا بگرن، نەک هەر ڕێز لە یاسا بگرن. بەڕای من پێویستە حکوومەت، سەرۆکی حکوومەت، جێگری سەرۆکی حکوومەت، وەزیری بەڕێزەکان پێش هەموو کەس پابەند من بە یاساوە. هەرچەندە هاوڵاتیان چاوەڕوانی زۆریان لە کابینەی نوێمە بۆ ئەوەی بتوانێت کێشە و قەیرانەکانی کابینەکانی پێشەخۆی چارەسەر بکات و پەندیان لێوەربگرێت، بە تایبەتی کێشەکانی کابینەی هەشتەم کە بووە هۆی برسیکردنی هاوڵاتیان و وەستانی پرۆژەکان و قەیرانی دارایی و تێکچوونی پەیوەندی نێوان هەرێم و بەغدا. بەڵام مەسرور بارزانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لە سەرەتای قسەکانی لە بەردەم پەرلەمانتاران و ڕایگشتی ڕایگەیاند حکوومەتی هەرێم زۆر قەرزارە دەبێت هاوڵاتیان واقع بن ئەوان ناتوانن بە شەو ڕۆژێک کێشەکان چارەسەر بکەن. بۆیە لە ئێستادا کابینەکەی مەسرور بارزانی لە بەردەم ڕێگایەکی درێژدایە ئەگەر بێت و هەرزوو دەست بە چاکسازی بکات و هەڵەکانی کابینەکانی پێشووتر چارەسەر بکات، ئەوە دەتوانێت متمانەی هاوڵاتیان بۆ حکوومەت بگەڕێنێتەوە. ئەگەر نا ڕەنگە هەرزوو کابینەکەی ئەویش هاوشێوەی کابینەکانی ئامۆزاکەی هەرزوو ڕوبەڕووی ڕەخنە و تووڕەی شەقام ببێتەوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.